سەبارەت بەوەی کە لەسەر برایەکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەک بۆ بەمەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا پێک دەهێنێت. دیارە ئەم لیژنەکەیان ئەوە دەبێت کە ڕوبەڕووی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ببنەوە لە هەموو ناوچێکی کوردستان. جا ئەم لیژنێ دەستپێک لە سۆرانەوە دەستی پێ کردووە بۆ ئەوەی کە لە ئیداری سۆراندا ئەم هەنگاوە واتە ئیداری سۆران دەستپێکی هەنگاونانی ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە سەبارەت بە ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ئەو هەڵمەتە نیشتمانی کە دەستی پێ کردو بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان و هەروەها دیاریکردنی ئیداری سۆران وەکو یەکەم هەنگاو بۆ بەجێگەیاندنی ئەم بڕیارە خۆ بەجێگەیاندنی ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەچینە لای زۆر بەڕێز هەڵگوشت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سۆران پشتەوەزێکی ڕاستەخۆ لەگەڵماندایە. کاک هەڵگوست سڵاو لێ بێت بانی باش. مەمنون سپاس سڵاو لێوەش. زۆر سپاس. کاک هەڵگورت هەڵمەتێکی نیشتمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستی پێ کردووە. ئیداری سۆرانی یەکەم شوێنەکە ئەو بڕیاری تێدا جێبەجێ دەکرێت. دەمەوێت باسێکی ئەم هەڵمەتە نیشتیمانیەمان بۆ بکەیت و بۆچی قەزە ئیداری سۆران وەکو دەستپێکی ئەو هەنگاوە دەستنیشان کراوە. بەڵێ تەمان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا هەیە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. لە چوارچەوەی ئەو لیژنەیەش لیژنەیەکی دیکەی هۆشیاری نیشتیمانی بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان پێکاتوە. ئەو لیژنەیە هەموو لایەنەکانی پەیوەندیداری تێدایە. بێگومان ئەو لیژنەیە و با بڵێن بابەتی وەشیارکردنەوە بابەتێکی زۆر گرینگە. ئێمە دەبێ لە هەموو چین و توێژەکانەوە لە هەموو ئاستەکانەوە ئێمە کار لەسەر وەشارکردنەوەی کۆمەڵگا بکەین لەسەر ئەم مەترسیەکانی مادە هۆشبەرەکان. بۆیە ئەو لیژنێکە پێکات دیاریکردنی یەکەم وێزگە شەرمک و سۆران دوای ئەوەی کە سەرۆکی لیژنەکە پەیوەندی پێمەوە کرد کە ئەو لیژنێ پێکاتوە. من زوو ئامادەکاری پێشان دەبوو ئەوەی کە زوو سەردانی سۆران بکەن و بێکەوە گفتوگویەک بکەین و تا کار لەسەر میکانیزمی ئەوە ئامادەکاریەکانی ئەو لیژنەیە بکەین بۆ ئەوەی ئێمە هەماهەنگ و هاوکار بوون لەگە هەموو لایەنەکانی پەیوەندیدار کار لەسەر ئەو بابەتە بکەنەوە. ئەو کێشەی سۆران نییە، کێشەیەکە لەسەر مستەوای لەسەر ئاستی هەرێمی کوردستان کێشەیەکە کە بەنسبەت ئێمە وەکو کوردیش دەتوانم بڵێم کێشەیەکی نوێیە لە ڕابردوو ئەوەمان کەمتر هەبووە. بۆیە بە هەند هەرگرتنی ئەو مەترسیە لەلایەن کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارێکی زۆر گرینگەوە ئێمە بە جددی کار لەسەر ئەو بابەتە دەکەین و لەگەڵ هەموو ئەو لایەنانێک کە پەیوەستن بەو بابەتەوە ئێمە دوێنێک کۆبوونەوەیەکمان کردووە گفتوگویەکی کراوەمان کرد بۆ زیاتر لە دوو کات ژمێر بۆ ئەوەی چۆن کار لەسەر میکانیزمی هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەو لیژنەیە بکەین چۆن بتوانین هەڵمەتی وەشارکردنەوەی هاوڵاتیان لەو مەترسیە دەست پێ بکەین لیژانەکان دروست بکەین و کاری لەسەر بکەین. کاک هەڵگورد دیارە ئەم هەڵمەتە بۆ هەموو کوردستانە هەموو شوێنەکان بێ جیاوازی دەبێت ئەم هەڵمەتە نیشتیمانیە بگرێتەوە و ڕوبەڕووی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بکرێتەوە. بەڵام سنووری ئیداری سۆران بەوەی کە هەڵکەوتی شوێنەکە وایە دەکەوێتە سنووری نێوان ئێران و تورکیاوە کە ئەمەش ڕەنگە بۆی هاتوچۆی گەشتیار و بۆی زیاتری جموجۆڵ لە نێوان هەرێمی کوردستان و ئەو ناوچانەدا ئەمە ئەگەری بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان خۆشبازێک لە شێوازەکان ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە سۆران دەستنیشان کراوە وەکو یەکەم شوێن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە. نەخێرەوە پەیوەندی بەوە نییە چونکە ئێستا ئەمە ئەگەر باسی بابەتی مادە هۆشبەرەکان بکەین ئەوەی کە لە عێراقدا گوزارێ لە شارەکانی تێی عێراق بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان بە سۆرانیشەوە بەراورد ناکرێتن ئەو ڕێژەیە. بەڵام ئێمە پشتی لێ ناکەینەوە کاری لەسەر دەکەین ئەوەی کە دەستیشانکردنی ئەو شوێنە وەکو یەکەم وێزگا وەکو باسم کردێ زیاتر ئامادەکاریەکانی ئێمە بووە ئیستعدادی ئێمە بۆ ئەوەی کار لەگەر ئەو لیژنەیە بکەین بۆ ئەو بەرەنگاربوونەوەی چونکە ئێستاگەر هەموو داتاکانی کە لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیشێ بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو هەم لە ڕێژەی بازرگانی و هەم ئەگەر باسی ڕێژەی توشبوانیش بکەین ئەمە تا ئێستا نەگەیشتونەتە ئەو حاڵەتەش کە ئێمە سنتەرێکی ڕیهابیلیتیشن دروست بکەین بۆ ئەوانەی کە توش بوون ئەنی ڕێژمارەکانمان ئەوانیە کە خەڵکێکی زۆر توش ببیتن یان بازرگانێکی زۆری پێوەکراوێتن. بەڵام وەکو باسم کرد کە سەرۆکی ئەو لیژنەیە دکتۆرە خەبات پەیوەندی بێمەوە کرد کە لیژنەیەکی وا هەیە
من زووتر کارم لەسەرەوە کرد کە چەندی زووە بە پێمان باشە سەردانی ئێمە بکەن تا بێکەوە کارێکی هاوبەش بکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسی. بەڵێ کاک هەڵگورت بەگشتی ئاستی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە سۆراندا چۆنە کەیسەکان چۆنن باس لەوە کرد کە کەیسەکان کە لە سۆران دەستان پێ کردمانەی ئەوە نییە کە ژماری بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە سۆراندا زۆر بێت یا خۆشەوازی بە شێوازەکان مەترسیەکە لەسەر ئەوێ زیاتر بەڵام بەگشتی لە سۆراندا ئاستی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان چۆنە کەیسەکانتان چۆنە؟ زانی ئێستامان ئەو داتانێک کە دوێنێ لە گفتوگۆیەکە خرانە بەرباس بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان داتاکان خرانە بەرباس وە ئێمە لەبەر ڕۆشنای ئەو داتانە کاری بابلێن لیژنەکان دەست بکەی شوکارەکانیان دەکەن بەڵام ئەگەر لەو گۆشەیەوە سەیری بکەن منەوە نزیکەی 2 ساڵ و 6 مانگە لێرانە دەست بەکارم وکو سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران تا ئێستا هیچ حاڵەتێک نەهاتوتە پێش مەسەڵەن هاوڵاتیەک بە مادەی هۆشبەر جانی لەدەستدا بێتن یان هاوڵاتیەک کێشەشی دروست کردبێتن کە لە شوێنە گشتیەکان یان لە ناوچە گشتەکان خودجەنە بدەزانی لە هەموو دنیا ئەوانەیە ئەگەر ئەوە شتێکی بەرچاوی بەرجەستە ینی ئەگەر باس لە زانیارەکانی نەهێنی و دەستگاکانی ئەمنی ئەوەش نەکەین بەڵام ئێمە وەکو ئیدارە تا ئێستا گرفتێکمان نەبوو بە ناوی گرفتی خەڵکی ئاڵوودەبووی مادەی هۆشبەر وەکو ئیدارە لە شوێنەکان لە ماڵەکان لە شوێنە گشتەکان ئەوە دەلالەت لەوەی دەکاتن کە ئێمە دەنی لەو حاڵەتە نینە کە حاڵەت کێسەکانمان ئەوەندە زۆر بیتن ئێمە بۆ ئێرە هەڵبژێردرا بتن یان کێشەیەکی گەورە بیتن بەڵام وەکو باسم کردی ئەمە بەدڵنیاییەوە ئەو ئەگەر ئێستا ئەگەر 10 حاڵەت هەبیتن لەوانەیە 5 ساڵ پێش ئێستا هیچ 2 حاڵەتە بووە ساڵی پێشتری هیچ نەبووە ئێمە دەبێت دائیمەن ئەو مەترسیانە لە بەرچاو بگرین ڕاستە سنووری جۆگرافیایی سۆران و سنووری جۆگرافیای کوردستانیش کە ئەو وڵاتانە بێکەوە دەبەستیتەوە وڵاتی ئێران و ئەوروپاش بێکەوە دەبەستێتەوە لەوانەیە شوێنێکی زۆر لەبار بێتن بۆ ئەوەی کار بازرگانی بە مادە هۆشبەرەکان بکرێتن بۆ ئێمە دەبێت هەموو کات چاومان کراوە بێتن و بە هەموو کات ئێمە ئەو بەرنمەیەمان لە بەردەستدا بێتن چۆن بەرەنگاری ئەو مەترسیە بینەوە چکە لە بیرمان نەچێتن ینی بەداخەوە ئێمە ئەو دوژمنانی کورد ئەگەر پێشتر بە هەرچی وەسیلە و ڕێگایە هەوڵی لەناوبردننی کوردیان داوە بەدڵنیایەوەکێک لە کارەکانی دیکەش کە بتوان بە ئاسانی ئیشی لەسەر بکەن ئەوەیە کە لە ڕێگای مادەی هۆشبەرەوە هەوڵ بدرێتن گەنجانمان ئاڵوودە بکەن هەوڵ بدرێتن شیرازەی کۆمەلگاتەیەک بدەن هەموو ئێمە دەبێت ئەوانە هەموو لە بەرچاو بگرین و هەوڵی جدی بدەین بۆ ئەوەی ئامادەکارەکەم بکەین لەو مەترسیانە میکانیزمی دروست دابنین بۆ ئەوەی بە تایبەتی لە هۆشارکردنەوەی هاوڵاتیان لەو مەترسیە لە ڕووی لەلایەن پەروەردەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی تەندروستیەوە ئێمە ئەو خەڵکە هۆشار بکەینەوە کە کاریگەری تەندروستی چەند دەبێت لە سەریان لەوانە ئێمە دەبێت هەڵمەتێکی چڕپڕ دەست پێ بکەین ئێوەی هاوڵاتیان و داک و بابان ئاگدار بکەینەوە. کاتە کاک هەڵگورت دەستپێکی هەڵمەتەکە دەستپێکی هەنگاونان بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی ئەم هەڵمەتە چی دەبێت لە سۆرانتە ئێوە ئەو ڕێکارانە کامانن کە بە باشی دەزانن کە دەستپێکی هەنگاوەکانتان لەوانە و دەست پێ بکەن پلانەکە چی لەخۆ دەکرێت ئەو لیژنەیە لیژنەی بەڵێ لیژنەی نیشتیمانی لیژنەی هۆشارکردنەوەی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان هەموو لایەنەکانی تێدایە هەموو ئەوانێک کە پەیوەندیان بۆ بابەتەوە هەیە لایەنەکانی نوێنەری لە وەزارەتەکانی تێدایە ئێمە دوێنێ لەو کۆبوونەوەی باسمان لەوە کرد کە هەر وەزارەتێک لە ڕێگای خۆیەوە و بەڕێوەبەرایەتیانە بۆ نمونەوە بەڕێوەبەرایەتی پەروەردە میکانیزمێکی دروست دابنێتن لەوەی کە چۆن هەڵمەتەکە لە قوتابخانەکانەوە و لەو تەمەنانەی کە مەترسی هەیە دەست بە هەڵمەتەکە بکەن هەم داک و بابەکان و هەم ئەو گەنجانە لە مەترسی ئاگادار بکەنەوە بۆ جۆرە چالاکیانی کە لە قوتابخانەکان دەکرێتن چونکە لە مەنەهەجەکانیش ئەو بابەتی تێدایە لە ڕووی ئاینیەوە بە هەمان شێوە ئەوقاف و کاروباری ئاینی لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵمەتێک لە هەموو مزگەوتەکانەوە دەست پێ بکاتن لە تەندروستی بە هەمان شێوەوە لایەنەکانی ئەمنیش کاری خۆیان بکەن بۆ ئەوەی ڕێگا لەو چکە ئێمە دوو زۆرمان هەیە زۆرێکمان هەیە ئەوانەی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکان دەکەن و زۆرێکشمان هەیە کە قوربانی ئەو دەستی ئەو بازرگانیەی مادە هۆشبەرەکانن ئێمە دەبێت کار لەسەر چارەسەرکردنی ئەوانە بکەن کە بوون بە قوربانی ئەوانە
دەتوانن برێن بۆ تاوانبار نینە بەڵام دەبێت کاریان لەسەر بکەین هەم ئەوان چارەسەر بکرێت و بیانهێنینەوە سەر ڕێڕەوی خۆیان و ژیانی ئاسایی و هەمیش ئەوانی کە ینی تاوقع دەکرێتن تووشی ئەو حاڵەتە بن ئێمە ڕێگان لێ بگرین و بە مەترسیەکانی بۆ باز بکەین و لە لایەکی دیکەوە ڕێکاری تون بەرامبەر ئەوانە بگیرێتن کە هەوڵی ئەوە دەرن کە بازرگانی بە مادە هۆشبەرەکان بکەن ئەگە وەکو ترانزیتیش ئێرانە بەکاربێنە دیسانەوە هەر کاریگەری دەبێتن چونکە ئێرە دەبێتە ناوچەیەک تا ئێستا بۆ نمونە لەو سنوورێکە ئێستا لە سۆر دەکەوێتە سنووری ئیداری سەربەخۆی سۆران هەم خاڵی حاجی مەران و هەم ئێستا دەواازی زێتشمان هەیە داتاکان دڵخۆشکردن و دەستگامنەکان کۆنتترۆلشی تەواوی ئەو بابەتیان کردووە بەڵام وەکو باسم کردێمە هیچ کاتێک پشت لەو بابەتە ناکەینەوە بە بەردەوامی چاودێری دەکەین و وەکاری جدیشی لەسەر دەکەین هەم لە ڕێگەگرتنە بازرگانیکردنی ئەو مادە هۆشبەرەوە هەمیش لە هۆشارکردنەوەی هاوڵاتیان و ئەوانەی ئەگەر حالەتێکی شەوێتن کە توشبوونە ئێمە چۆن بتوانین چارەسەریان بکەین و بیانێخینەوە سەر ڕێڕەوی خۆیان. بەڵێ کاک هەڵگوزارتێت تەمەنێک مەترسی ئەم جۆرە بەکارانی مادە هۆشبەرەکانیان نەدەکرێت تەمەنێک زیاتر معارەز دەبوو ئەوەی کە زووتر ئالوودەی مادە هۆشبەرەکان بە یاخۆ بکە دەژێت کاریگەری بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە. بەڵێ تەمان ئەو تەمانێکیان بە پێڵم تەمانی هەرزەکار تینێجەر ئەوە نەکار بە مادەی هۆشبەر بۆ زۆر بابەتی دیکە ینی ئەوانە زیاتر معارەزن کە تووشی هەندێک ینی دایمەن لەو تەمانەکە شتێک دەکاتن دوای 20 ساڵ یان لە 20 ساڵی تێپەڕان زیاتر وشار دەبتەوە زیاتر لە مەترسیەکان تێدەگاتن ئێمە خۆمان دەزانین هەتا لە بابەتەکانی کاتی خۆی کە لە تیرۆریستانی داعشیش کاتێک ئەوانێک کە خۆیان دەتەقاندەوە هەموو لە تەمەنەی ئەو هەرزەکاریانە بوون چونکە زیاتر دەتوانین کاریگەریان لەسەر بکرێتن و بە هەمان شێوە ئەو تەمەنانێک کارەگەر لە کە بدەن تینێژەر ینی لە 14 ساڵی تا دەگاتە 90 ساڵی ئەوانە تەمەنێکن کە ئێمە دەبێت بە هوشاریەوە مامەڵیان لەگەڵ بکەین و چۆن وا بکەین هەموو لە ناو خێزانەکان و دایک و باوکان و قوتابخانەکان و ئێمە وەکو ئیدارە و لایەنەکانی دیکە کار لەسەرەوەی بکەین ئەگەر خوا نەخواستە ڕێگایەکی ئاسان هەیە بۆ ئەوەی ئەوانە تووشی و ئاڵۆدەی ئەو مادە هۆشبەرانە بن ئێمە دەبی کار لەسەرەوە بکەین کە هەموو شارکردنەوەیان و هەم ڕێگەگرتنیشان ئەوە تەمەنەکە دیارەکە لەو تەمەنە ئیسان زۆر جار شتی وا دەکاتن زیاتر ئەوان ئاسانکاری زیاتر ئەوان تووشی ئەو حاڵەتانە دەبن. بەڵێ کاک هەڵگورباز لەوە دەکرێت کە کافتریاکان لە ئێستادا ناوەندێکی گرنگن ناوەندێکی زۆر مەترسیدارن بۆ بڵاوبوونەی مادە هۆشبەرەکان ڕێکارەکان لەو بارەوە چین ئێوە سەرپەرشتی زیاتر یاخۆ بۆ نمونە بۆ داچوونی زیاتر بۆ کافتریاکان بڕیارە بکرێت بۆ ئەوی کە بتوانرێت کۆنتترۆڵی ئەو ئەجووە ئەبکردن و کافتریاکان دا هەیە بتوان ئەو مادانی کە بەکار دەهێنرێت تا چەندێک دوورن لە مادە هۆشبەرەکان. طبعا ئەوە بەرنمەیەکی گشتگیرە ئێمە کە کا لەسەرەوە بکەین چۆن بتوانین گەنجەرمان لەو حاڵەتانە دوور بێخینەوە ئەوەی کە مەسەڵەن کافێتریاکان هەیە ئێمە دەبێ لە ڕووی بابەتی ئەمنیەوە کۆنتترۆلی ئەو کافەتریانە بکەین و ئەوانەیە کە بەڕێوەی دەبن ئەوانە کە خاوەنەکانیتیان ئەوە بەردەوامی لەلایەن لیژنەکانەوە چاودێریان بکرێتن کە ئایا ئەوەی کە ساغی دەکەنەوە لەو کافێتریانە هیچ چکە جاری وایە لەوانەیە هاوڵاتێکیان گەنجێک لە کافتریاکان بۆ نمونە نێرگەلە بچێشێتن یان شتێک بخواتەوە لەوانەیە خۆی هەستی بۆ نەکردێتن کە ئەوە مەسەڵەن احتیمال ئەو حاڵەتە هەبێتن بۆیە دەبێت لەو بابەتە ئێمە لیژنەیەکی تایبەتیمان هەیە کاری جدی لەسەر دەکرێن و هەم بە لیژنەکانی تایبەت کە بە ئاشکرا کار لەسەر دەکەن و هەم لە ڕێگای لیژنە نهێنیەکانی شەوای ئێمە کار لەسەر دەکەین کە لەو ئەو حاڵەتانە لە کافتریاکان هەیە بابەتێکی دیکە هەیە ئێمە بۆکو ئیدارە دەبێت بەرنامەی کەمان هەبێتن بۆ گەنجان مەسەڵەن پرسیار لەوە بکەن بۆ گەنجەرمان ئەو دەڕوو لە کافتریاکان دەکەن ئێمە لە خلالی ئەو 2 ساڵ و نیوەی لە ئیدارە سەربەخۆی سۆران بۆ نمونە گرنگجێکی زۆر تایبەتمان بابەتی وەرزشیدا ئەو بە بابەتەکانی دیکەی کەلتوری و میوزیک و یعنی ئەوانەی کە ئێمە هەموو هەوڵێک بدەین کە گەنج وەختی بۆ شایی نەبێتن کاتی فەراغی نەبێتن بۆ ئەوەی بتوانێت تووشی حالەتەکی وانە بێتن ڕاست ئێمە هەرێمی کوردستان مەسەڵەن بە چەندین قەیرانی داراییدا تێدە پەڕێت و فشارێکی زۆریش لەسەر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام دەبێت ئێمە کارێک بکەین کە گەنجانمان بە بابەتی دیکەوە سەرقال بکەین و بە بابەتی دیکەی وەرزشیان هەر بابەتێکی دیکە و لە ڕێگایکردنەوەی خولەکان
نزیک بین لیان یعنی وەکو ئیدارە نزیک بین گوێرە داواکاریەکانیان بگرن گوێ لە گلەیەکانیان بگرین سەردانیان بکەن لیان نزیک بین بۆ ئەوی بە بەردەوام ئێمە چاودێری تچینی گەنج بکەین بۆ ئەوەی لەو مەترسیانە دوور بکەونەوە هیچ ڕۆژێک لە کاتێک نابێ ئێمە پشتۆ بکەینەوە کە گەنجی ئێمە تەمان ئەو ئێستاکە باسی دەکەم ئەو حاڵەتێکنی برم وڵی ئەوە تەنها لە هەرێمی کوردستان ئەو کێشەیە کێشەیەکی سەرتاسەریە جەنابتان دەزانن کێشەیەکی نێودەوڵەتیە ئەوەی کە لە وڵاتان دەگوزارێتن بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان ئەوانەیە بەڵام بۆ ئێمە شتێکی نوێ نامانەوێتن ئەو دەستپێکە زیاد ببێتن دەمانەوێت زووتر ڕێی لێ بگرین بۆ ئەوەی مەترسیەکان بزیاتر بۆ کۆمەلگا و بۆ ئەنی شۆڕ بیتەوە ناو کۆمەلگا و ناو خێزان و ناو گەنجەکان و ناو حتا تەمەنی خوار 13 ساڵیش ئەوە بە بڕوای من ئەو گرتنەبەری ئەو ڕێکارانە و دروستکردنی ئەو لیژانانە و شارکردنەوەی هاوڵاتیان کارێکی زۆر گرینگە ئێمە دەبی بە بەردەوام کار لەسەر بکەین و بە هەندیشی وەربگرین چونکە بەڕاستی ئەو مەترسیە خوا نەخواست ئەگەر حاڵەتەکان بۆ بە دیاردا ئەو کاتی ئێمە لەوانەیە کۆنتترۆلکردنی زۆر ئەستەم و زەحمەتتر بێتن. بەڵێ کاک هەڵگور ئەم هەمەتە جیاواز دەوەی کە هەنگاو ئەنێت بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان پلانی چێ بۆ ئەوەی کە بتوانێت چارەسەرێک پێشکەش بکات بۆ کەسانی کە ئالوودەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانن. بەڵێت وەکو باسم کردێ مەسەڵەن گروپ بەشێکمان هەیە لەوانەیە قوربانی ئەو دەستی ئەو بازرگانە نەبن ئەوانە دەبێت ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەرەوە دەکاتن کە ئەوانە وەکو چارەسەرێکە چکات و ناتوانێت ئەوانە هەمویان بیانگری و سزینیان بکەیت دەبێت کار لەسەر چارەسەرکردنیان بکەیت ئەو سانترات ئەو سانترێستەکە کار لەسەر دەکرێت نێکێک لەو سانترانە لە شەقڵاوە کەوەی دوێنێکە لەلاەن ئەو لیژنەوە باسی لێوەکرا سنتەرێک لە شەقڵاوە کار لەسەر دەکرێتن بۆ ئەوی بکرێتەوە وەکو سنتەری ڕیهابیلیتیشن بۆ ئەوانی کە ئاڵوودە بوونە بە هەنگاو کارێن لەسەر بکرێتن چارەسەر دەکرێن و دەگەنە حاڵی ئاسایی دۆخی ئاسایی خۆیان و بگەڕێنەوە ئەوە دەبێت کار لەسەرەوە بکرێتن و زۆر گرنگیشە بۆ ئەوانەی زۆر جاران سوود لەوانە وەربگیرن کە تووشی ئەو حاڵەتە بووینە ئەوان لە وڵاتان ئەوانە جارێکی دیکە دەبنەوە بە مامۆستا و دەبنەوە بەوەی کە خولەکانی مەترسی مادە هۆشبەرەکان بەڕێوە بن ئەوانەی کە پێشتر ئاڵوودەبوونەوە و چارەسەر کراون و ئەوان دێن باس لە مەترسیەکانی ئاڵوودەبوونی مادە هۆشبەرەکان بۆ کەسانی دیکە و بۆ گەنجانی دیکە دەکەن ئەوێ دەبێت کار لەسەرەوە بکەین کە دوای چارەسەرکردنیان ئەوانە جارشکە بێنەوە ناکۆمەلگاوە بە هاوبەشی لەگەڵ ئەو دەستگایانە لایەنەکانی پەیوەندیدار کەچکە کاریگەری وان زیاترە بۆ ئەوەی کە باس لە مەترسیان دەکاتن لەوەی کە کەسێکی دیکە کە ینی تووشی ئەو حاڵەتە نەبووە ئەوانە هەموو هەنگاون ئێمە دەبێت بە هاوبەشی لەگەڵ ئەو لیژنەیە کار بکەین و هۆشیارکردنەوەی ئەو هەڵمەتی هۆشیارکردنەوەی حاڵەتیان بە شێوەیەکی چڕ و پڕدەست پێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سۆران سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بێت.